بەڕای تۆ کورد مافی ئەوەی نییە دەوڵەتی خۆی هەبێت؟ ئێستا کاتێکی گونجاوە بۆ ڕاگەیاندنی سربەخۆیی؟ از پێشمەرگی بێ کوردستانê ئەڤڕوو دەرفەتە کوردستان بیتە دەوڵەت ئەم داخواز دەکەین هەموو دەسەڵاتێتمە هەموو دەسەڵات دارێتمە دەستی خۆیی کردو بگرن کوردستانê بکەنە دەوڵەت ئەس وەکو پێشمەرگەک ئەف جلکت بەر من دا فکرت پێشمەرگەتیە ئەف شەو و ڕۆژ ئەس ئامادەمە ئەف جلکت بەر من دابن بس كردستان ببيتها دولة. نعم تحسين محمد أحمد خلقي كلارم يجوكو ملتاني جيهان حزمان للريفراندوم وما في رواي خمان بس وادارين لأنا كردغاني ناو خمان ناو خوي خمان تبابن ريق بكون يشكي أشو ماشده بيان نمينيو يمج ما في خمان وكو كردي هاولاتية فيما خوش الريفراندوم فيه بەڵێ ئێمەش وەکو قەومەکانی تر وەکو هۆزەکانی تر مافی ئەوەمان هەیە دەوڵەتی خۆمان هەبێ سەربەخۆیی خۆمان هەبێ جەوازمان هەبێ هەمووی بە کوردیش نووسرا بێ وەکو قەومەکانی تر بۆنا با ئێمەش دەوڵەتی کوردیمان هەبێ. کورد مێژوێکی زۆر کۆنی هەیە لە میلەتانی دنیا زۆر لە پێشترە بۆ دەوڵەت دروستکردن بەڵام بەداخەوە تا ئێستا و حیزبانە لە ناو یەکان ناکۆکن بە درێژایی مێژوو کورد قەت لە ناو یەکان ڕێک نەبووە بۆیە بۆتە هۆی ئەوی کە دەوڵەتەکە بکە ئاوا بگاتە ئەم کاتە و کاتێکی زۆر بخانێ بۆ ئێستا داوا لە حیزبە کوردەکان و لە خەڵکەکەم کە تەبابن لە ناو یەکا بەڵێ کاتێکی گونجاوە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆیی زۆر سوپاس. از عمر عبدالعزیزم کردی روجاوا میج آلمانی هاتم ورش بر جیانا مجبور کردستانی خوشتره براستی ام نخواستم بیشن ام کردی روجاوانه ام حس کردم بیشن ام کردی کردستانی بر عملی هفدو بکن دسته ما بفیک شو کردستان خوب بکنیک